صالح ما شاء الله أنا كديت توا أنا اللي سريتري دانا قناعات بك بحسابي خوي نازاني. والله حاجي كريم يا ربي خاصة دي كبداتي بس بحراري ها چونك حاجي أو باري أجا بحراري نبي أولا بركتي هرناكويتي أو يك دومينيش لو سري لحق حساب جوابي خوي ذاته هاي قرب سري أري والله وي 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 لو أول روجي خواي رب العالمين اللي دبرسي دري ورا أو باريت بزانم كو بيدا كردو لتست صرف كرد واي لو أول روجي هاي ها ولا خومان لو أوجي ما مع الله دبي أوجي أما بسلامتي لي بسينا دري. أري والله حاجي اگر رزقك حرار بي وبحراري در خوار دمار ومن داري خود بدأ وبيدا بكي أري والله إن شاء الله خوانا ذاتي ددام بس اگر بحرامي بيدا كرد بي هو ويلا أري والله زماني شيلار دبي جوابي شي بينا دريتوا بخواك سكان زور جوان ما مع الله كوي دري على وهايا حاجي بياو دبي تماشاي لخوي قورتر نكا ولخوي بارستر نكا دائما تماشاي لخوي نزمتر بكا لبو اوي حتى خوايش لي راسي بلي ما عوضك سكان والله زور جوانا. حاجي قناعات شرط لو بياوي دزاني انسان دبي شكر بي وشكرانش بيتن لهبون ولنبون او زقوالي رازي دبي تيناقي درين برو لتريان قرانكا أمن عزناك موانا خيري لي بينن كاكا أخ أخواق بوناك أو غدرة أتو دريش شدوي تيناقي دريمت أخ كاكا بقربان دم أتو الزرر لوان دي لخوش ما دي زرري تكرا أتو وتصدري كاكا أخ ماركا أون دي نايني أتو أون دي لسجيات دكي كو أخ باري خوشي ناكاتو كاكا أوان قناعن دواء أوان قناعيان تي أوان لقا بكري أواني شرخرشي قندينا دموي بزانا صالح برنو تشيا عدودي خوش شان بزانا بابزانا شان لشاني كي ددن لا حول ولا قوة إلا بالله. كان عولا رزاي خوات لي دكب أمن حرم باري خوما كس علاقي بسر من ونبي دزانم صالح كزري لي نقرتي خوكاتشي من اي آخر ناس صالح أوي أتو دكي غدرشي قال قوريا نخوا بي خوشونا بي غمريش كاك عولا رزال لي دكب خود مكة دوراتي أو خركي أو خلق شي صالح بمن ناري آخر هموي أقرباء ودوست وخزم كسي خوت كاتشي من آخر صالح خو ماز نية ببروكتو ديار بيته صالح لبيرت او روجي كمارد اغري تيبربو حشتباي تيدانما لسساج علي مايوا شيبو بهاناتو هات صالح عيني ادي همو او خزم دوستو اقربايانا نبو او اتو استدتوي الرزقيان ببريهان هر اوان نبون كز دعوار ليان نكردبون كورا اي هاوار او اتو تسي مارد كاون نبي صالح اري والله بي اماتشي ومغروريش بو درجي كاك عولا اگر قصو مست مايا بريت اجرنا امن دروم لا حول ولا قوة إلا بالله دو زورا من قصي لقى شيب كموكا هاوكا دار وبردش بايا نيا تيدا قيشتو لخوي دا فكري وشتشي لو خو دادنا بس امن لقى شي خو مالي لك هستا برو هستا دي امن غادرم كل دي عولاتينا قبل برسل هاوكا شيخوا ماري دنياي لسري صالحي دايا نازاني كو توري فقيري خوي لو خلق بس زماني بكاتو لو عولات صدقة والله شيخوا لو قندي صالح نايلي نشتك بكري نشتك بفروشي دستي بسر همو داقرتيا وشي زرقا زوي فلي آوشتيا يعني صالح برنو او هاي لهات كورة شيخوا بياوشي زور عمتكي ها بابيد بريم باورد بو خدا هبينيا صالح هزار دكري بقران دفروشتوها بقرانش دكري
بە هەرزان دەفرۆشتەوە لۆ لە بەرەوبەر خەرچی ئەو گوندەی خێرە و شتەی نەبینێت هەتا چاویان بەس لە دەستی بیت ئەی خوا بە قوربانی خەرچ ئەو گوندەی کە ئەرێ وەڵاهی ئەو هەزوو لە بیری چوو ئاخر ئەولا ڕاستە گوتیان سەی نام بدە سفرەی نام بدە ئەتوو چێخوا ئەوەی مەڵێ ئەتوو بەبیرت نایە سمەکۆر ئەوەی هەیبوو نەیبوو دارەچ بە بینێ داهینە لە گەری کردنیوە بەبیرم دەک و بەبیرم نایە کۆ لە بیرم نەچۆ ناوەڵا وای دەنا ئەوڕۆ بدیت باید چی لە کابراێک سمەکۆری کرد لەسەر جۆخینان باوریت بۆ قورعانە هێبی وای لێ کرد وای لێ کرد نییە هەر دەغڕەکەی بە هەرزان فرۆش کرد لەو دەقەی گوتی بە هەر بە کۆرمیتەوە ئەرێ وەڵڵا دەبینی ئەولا بابێتە دیوەخانە ئەمن یەک دوو قسەی لەگە دەکەم بەس ئەولا ئەرێ ئەمن ئەتوو گوتت گران دەکڕی و هەرزان دەفرۆشتەوە هەرزانی دەکڕی و گران دەفرۆشتەوە ئەشیا لە گوندی یان تێنەگەژ کو یانی ساڵە دوو ڕبێ هەیە چێکوە یەکی گەورە یەکی گچکە وەچی بە گران دەکڕی بەر بە گچکەکەی دەفرۆشتەوە وەچی بە هەرزانیش دەکڕی بەر بە گەورەکە دەفرۆشتەوە ئەو سوخەتی بابێتە دیوەخانی هەردێ دوونێ ناتێ ئەوڕۆ پەیدا دەوی دوو قسەی لەگە دەکەم ئەولا لا حول ولا قوة إلا بالله صالح پێناری لۆ دەکەی لۆ دەکرێت بۆ خەرکەی دەکەی شەخوام چم کردیە من چم بە خۆشک نایە صالح خەرچی ئاوایی گەورە و گسکە گازان لێ دەکەن کوڕی چاک شێخوا ئەوە چونکە هەبوونم سایان پێم هەر نایە ئەلی کورە دەنایە خوای بینە کوڕی چاک بێ باعز ڕسقی خەرچی ئەو گوندەی هێشتا دەرێت چاوە پێم هەر نایە ئەو تو چ دەرێ شێخوا ئەمن کابراایکی کاسبم ماری کەسیشم نەخواردێ و غەدریشم لە کەس نەکردیە صالح کەس ڕێ لە کاسبی نەگرتە کاکە بەس ئەوەی ئەتوو دەکەی کاکەوە جەردەییە ڕێگرتنە لە کاسبی خەرچی ئەو گوندەی ماری خۆمە چێخوا ماری خۆتە صالح ئامن نابیل لە ماری خۆتە کەس ڕێ لە ماری تو نەگرتێ و کەس ڕێ لە کاسبی نەگرتێ بەس لە ڕێژ حرار سەرفکە کاکە کاسبش حراری پێ بکە برام صالح حرامە والله حرامە کورە ئەتو زۆر لەسەر بەگران ڕادەوەستی دوای چ زوابی ئەو خوای خۆت دەدەوە لەو دنیا پێم ناری خێر ناداتەوە صالح ئەو نەوە کاسبی خێر ناداتەوە کاکە چونکە پارەکەی حرامە صالح ڕەنگە شتێک بێتە ئاوایی وەچی زوو خۆت دەگەینێ و دەستی بەسەر دادەگری کاچی من شێخوا با خەرچی گوندیش عەزابن وەچی من صالح چاک دەزانی دەنەوە نەدەگۆ صالح صالح بڕێک زگت بەو خەرکەی بستێ کورە هەموو خەرچی خۆتنی ئاواییە لێگە ڕێ با عالەم دەستانی شش بگیر کورە سەری هەموو دەراوان لێگرتینە صالح ئەوها نابی کاکە شێخوا با بزانین یان ئەمن دەبم یان ئەمێن ئەکرم عەلی ناگری ئیشەکان بە درێ من ناکە ئەوەی ئەمن دەرێم ئەو نایکە جێودەمامی خۆت بڕۆ لە سەریان گرانکە هەرچەند ئەوان زیادیان کرد ئەتوو گرانکە من نەبی مام ساڵح ئەوها نەکەم ئەوانە نایەنە بن باری تێدەگەی بەرە کاکە ئەو بە خۆت باش دەزانی الحەمدوللا ئەمێن هەبوونم ئەو هەموو ملک و مار و سەرۆتەم لۆ چیەگە لۆ تو نەبی وێ یان نا وێ ئەوەی هەموو لۆ تو بەجێ دێرێ بەرە کاکە منەتت بە کەس نییە و احتیاجێک بە کەس نابی ئینشاءالله لە پاشە من ئەگەم مردم پەنا بەخۆی کاکە دەرێن پارەت هەیە پارە پەناو مەنات بە کەس نابی پەنایچە ئەتوو ئەو هەموو پارەت لە پشتبی پەکت بە کەس ناکەوی پشت قەییم دەبی پشت قەییم فیل ناوێری خۆ لە شانت بدا کاکە ئینشاءڵڵا عومرت گەلە درێژ دەبی ئەو خەملۆ ئەو دەمی کورە ئەمرم لۆ درێژ نابی کورە درێژ دەبی
علی بابت سبەرای نەبوو کاکە ئەوە ڕێکرەم لە دیۆخانی والله دەنە چی خۆ ئەمن قەت نەمزانێ ساڵح نەخۆش نەمزانێ وەڵام مامچێ خوا دانیشت بووین حیبی نەبوو بەس بۆچی بری قسەکانی وەچیوەی پێدەچ بری ئەجەل نێزیم بتۆ لێی قسەی کۆ علی یعنی چی دەبوت مامچێ خوا باسی پارە و ملک و ماری دەکرد دەیگو هەمووی لێ تو بەدی دێلم ڕۆژێک دادێ وەبی محتاجیت بە کەس نەبی چی خۆ بنیادەم چییە کە ڕۆژت هات چارەت نییە دەبی بڕۆی علی بابت هەر ئەوەندە عمرەی لۆ نووسرا بکوڕم خوا لە گوناحی خۆش بیار بێ لەگە مردی هەموو حازریان ئامین یا ڕەبی مردی عازیش بابە گیان ئەو میراتە حرامەی لۆت بەجی هێشت بووم ئیسیفادەی هیچم لێ نەکرد هەمووم لە دختۆر و دا و دەرمانی سەرف کرد مام نەمام لەگەر ئەو 6 دینارەی شەردبی ئەو ئاگرەش لە حێقی خۆم کەمەوە بە هیچی نەدەم بڕۆ لە حێقەمەوە چی خۆی شەو ڕۆژەوە سەری بە بالی فێ کردیە کورە مرد هەندی پارەی لە خۆ بدا بێفایدێ باورت بۆ خدای هەبیتن مام چێخوا مرێ ئیسیفادە عانەش سوتای نەکرد لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم باوڕ بەخوا هەبیتی شێخوا ئەمە زۆرم زر پێ دەستێ بەس چ بکەم چ دەستە هاتیشنی چ پێ ناکرد ئەو لە دیارە هێشتا شفا نەهاتیە مان چێخوا نازانم پارە و پولۆکەی مایە نمایە نازانم ئەمش گوتم بزانم ئەگەر نەیمایە هەتا ئەو لە تەمەشاکە ئەگەر پێویستی بە پارەیان ببێنە لایەکی دیکاکە بیبن و حەقتان لە پارەی نەبی غەمی پارە نەبی ئەمارد ئاوە خوا خێرت بنووسی چێخوا ئەزمعین ئینشاءالله ئەو لە سبحان الله يا الله يا سبحان الله خوايا جان الحمد لله خوايا الحمد لله الله أمنم السبيني لخوي هردستم خدايا جان لسري من نمايا خوايا مارت خوايا جان خوايا ليت بزياد بي يا الله يا الله خوايا جان مارت يا ربي يا سبحان الله يا سبحان الله علي يعني أتو سبنك لخير هستاي سير شنماو مام شيخوا ود زاني علي زاران ما أوي سره شبي لقلبي من ما کوڕم بەنی ئادەم قەت بێتەمانە بی لە کاری خوددا و لە ڕەحمی خوددای هەر بە تەماوی بیت چونکە شفاش هەنە دەستە خۆیتی ئەوها علی دەبینی ئەو هەموو پارەی بابت لۆی بەزی هێشت بووی هەمووی بە فیرۆس و چونکە شفا نهاتوە ئەودا بەێ مام شيخوا أو باري دواء أو ها بروا ببي ويجي يكتشتيش ببي کو علی مەقسەدت لەو قسەی چییە مام أولا بابم لو روجي أمني أمانتي أو باري دا دواء روجن بوي بقى مام شيخوا بابم لجياتي أمني أمانتي أو خوايدا أمني أمانتي أو ميلاتي دا كهمي بقرب ريبايا كردبو هل لوش فايدة دي من بين دهات شكا حرام بو مام شيخوا هرچەند ئەو مارم لە خۆم دەدا ڕۆژ بە ڕۆژ هەستم دەکرد خاتر دەم ماشەڵڵا 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 تەمەشاکەن ئەو هەموو پارەیە چارەسەری نەخۆشی و سەریێشەکی کچکۆکەی پێی نەکرا لۆ چونکە ئەوەلان ئەو پارەیە هەمووی حرام بوو بە قۆربڕی پەیداکرا بوو دووەمی تەکەبوری تێدا هەبوو بێمنێتێکی زۆر گەورەشی تێدا هەبوو لەو خوای بێمنەت بوو تۆ بەستەغفیر الله تۆ بەستەغفیر الله کورە بە قوربان و دەبووم کورە بە قوربان و دەبووم هەتا پێتان دەکرێت مار و کاسبی خۆتان حرارکەن بە حراری لە خۆتان و لە مار و منداڵتان سەرم بکەن